دیاری کردن خلا عراق دا بو خانمان اول دیاریگاه یا نزیروانی باجر دوگت هاد انجام دان و دیاری دو ماه خل دا بو آماده بون وزیر روشنبیری حکمت هرما کردستان برئیس خالد دوسکی یاری دو ماه دنبره یا نزیروانی یا نگازا باکور هات انجام دان و یا نگازا باکور شیا ناسناو خل به تخلات کردن پشتی سرکتن سر یا نزیروانی تو مارکری بگولا که بی برانبر دنیوایی که دا هر دویانه آسه که مازن نشان دان و هرشن دجوار برنسر گولن هفدو لی هر 35 خلای که نیوایی که دو مایاتم به هیچ یعنی گول تومار کرد و دنیوا دو دو همان سیناریو نیوایی که دا هر دویانه هم بزاوین تومار کرنا گولاند کرد و چندین هرش برنسر گولن هفدو و ما ترسی سر گولن هفدو پیدا کرن و تا خولک آشیسته پیشکار ایرانی یعنی آگازا باکور زهرم هدی شیا گول با یعنی خود تومار کرد و پشتی به گله یاری کردن یا نازیروانی چندین هرش برنسر گله یا نگازا باکور جبو تومار کرنا گله وکویه ولی همی هرش نوان به مفابونو یاری دو مایات سرکفتن یا نگازا باکور گله که به برانبر سيادة دەست خۆشیتان لێگەم زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەی خولەکانی کچان ئێمە پێمان خۆشە زیاتر ئیتیحادی عێراق و ئیتیحادی کوردستان بەردەوام بێ لەسەر ئەم قورانە بۆ کچان بکاتەوە چکە کچانیش شان بەشانی کوڕان هەڵبەتە ئەتوانن کە نازناوی گەورە بەدەستبێن ئێمە چۆکو نادیگازی باکوور و تەمسیلی شاری کەرکوو خۆشحاڵین بۆی کە توانیمان ئەمڕۆ کاسەکە بەدەستبێنین و سەرەتا و کێرزانێکی کورد لە کەرکووک هاتوین بۆ کەفرکاتون بۆم نازناوە زۆر سپاسیم دەربەکانەکەم کە زۆر هیلاک بوون سەرەتا هەموو کەسێک پێی خۆشە نادی زێرەفانی نادیەکی بچووک نییە تا بڵین بە هەوەنتە لێمان بردەوە بە یارێکی زۆر قورس بوو بەڵام لەبانەوە یاری قورسەوە ئێمەش یارێکی زۆر ئاز بەرزمان کرد بە هاتنی و چوار یارزانە محتەرەفە لە ئێرانەوە ئەوانیش یارزانی محتەرەفیان هەیە بەڵام دیارە ئاستی ئەوان وەک ئێمە وەک پێویست نەبوو من زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کە توانیمان ببینە پاڵەوانی عێراق بۆ یەکەم جار و هەروە مێژوویەکی گەورەمان بۆ یانەکەمان تۆمار کرد هەستێکی زۆر 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 خۆشم هەیە کە ناتوانم چۆر دەری ببڕم پیرۆزبایی لە یانەکەمان دەکەم لە سەرۆکی یانە لە دەستەی کارگێری هەروە دەستی ماندووبوونیان دەکوشم بە شایەنێکی زۆر گەورەی یانەکەمان دادەنێم و ئێمە بۆ یەکەم جارە بەشداری خولی یانزە یاریزانی کچان دەکەین کەم و کورتی تیا وەروالایانی باشی زۆر تیا بوو و بۆ ساڵانی داهاتوو پێم وایە زیاتر سەرکەوتوو دەبێ دەستخۆشی یانا غازل باکورت کم و انشالله بیت کم سرکفنک درخوشی کیف خوشی بت و لبوریم و نکو بیشش لعبه کی بو آنش فرقه بو خالتی بار نگم خالتی که بید اوان شیان پتر بکن و انشالله دست خوشی روانتیه و جرایی که خولا خانمان یا تپاپی تتفکرن سر آس عراقه و یا نه گازا باکور شیا ناسناوی قهرمانی دست خوب ببینید پشتی دیار یا دو ماه داشتن سرکفتن سریانا زیروانی تو مارکت گولا که بی برانبر شما خالد با دینان ساعت دهک